جارێکی تر سڵاتان لێبێ ئازیزان گەڕینەوە وڵاتان بۆ پێشکەشکردنی ئەم بەرنمەیە کە تایبەتە بە لێسەندنەوەی متمانە لە نووری مالیکی و کاردانەوە سیاسیەکانی لەسەر عێراق. باشەکاکی واگەرباس لە کاریگەری وڵاتانی ئەقلیمی بکەین لەسەر ئەم پرۆسەیە هەر لەسەر دانانی مالیکی تالابرنەکەی ئایا ینی کە ئێستا ئەبینین کە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان سەردانی تورکیا و ئێران دەکات بۆ ئەوەی کە پشتگیریەک بەدەست بێنێت بۆ ئەوەی کە ئەم وڵاتانە ڕۆڵێک بگێڕن ئەمانە ئەوە کاریگەریان هەیە لەسەر پرۆسی سیاسی عێراق کە بتوانن مالیکی لابەرنیابدا ئەوەی کە بینیمانە تاکو ئێستا لە مەسیرەی عێراق لە 2023 تا ئێستا تقریبان عێراق گۆڕەپانی دوو شەڕ بووە شەڕی ئەمریکا و قاعیدە لە عێراق ڕوویداوە شەڕی شیعە و سوننەی هەرێمەکەش بە شێوەیەکی گشتی ئەویش لە عێراق هەر لایەنە و تەئیدی لایەنێکی کردووە بەڵام بە شێوەیەکی گشتی قسەی نهایی دائمە بۆ ئێران بووە ئەگەر سەیری هەموو پرۆسەکان بکەیت هەموو منعەتەفاتە گرنگەکانی مێژووی تازای عێراق لە هەموو کاتێ هەر کێشەیە ڕوویدابێ هەر خلافێک ڕوویدابێت لەسەر ئەوەی کە چێ بێتە ڕێژەرا چێ بچێتە فلان مەنسبیانەوە ئێران دەوری گرنگ بووە بەڕاستی خاستەن لەلایەن شیعەکانی عێراقەوە بەڕاستی جا هەر بۆیە تەمان وازە هێستا مووقفی تورکیا دژی مالیکیە لەگەڵ ئیتفاقی هەولێرە مووقفی ئێران تا ئێستا بەتاوی وازح نییە کە تا چڕادەیە لەگەڵ مالیکییاننا تەسیراتی خۆی هەیە تەوان لەسەر هەموو لایەنە شیعەکان تەسیری هەیە لەسەر مقتدا سەدر خۆی لە ئێرانەوە ئەگەر بیرتان بێ هات بۆ هەولێر ئێستا لە کاتی تۆمارکردنی ئەم بەرنمەیە ئەو لە ئێرانە وەکو بیستماک و ئەخبارەکانمان بیست ڕەنگای تر دەوری خۆی ئەبێت ئێران و کاریگەری گرنگی هەیە خاستەن لەسەر شیعە کاک فەرهاد ینی بیستمان کە نوێنەری ئێران هاتوۆتە هەرێمی کوردستان بیستمان کە نامە نێراوە بۆ سەرۆک کۆمار لەلایەن ئێرانەوە یعنی ئەمانە هەمووی ئایا لە کۆتاییدا فشاری ئێران وا ناکات کە مالیکی لە شوێنی خۆی بمێنێتەوە و ئەمەی کە لە ناو عێراقی شەڕ و ئەدات بەبا بچێت ئەوەی من بزانم هەڵوێستی ینی سەرۆکاتی هەرێم ئەگەر نوێنەراتی خەلکی هەرێمی کوردستان دەکەێت هەڵوێستەکەی وازەحە لە ڕاگەیاندن و هەمان قسەش بە ئەو بەرپرسانەی کە لە ئێرانەوە هاتم بۆ هەرێمی کوردستان پێیان گوتراوە حقت زۆر وازەحە مووقفەکەی بە تایبەتی بە سەراحەت قسە بکەم مووقفی جەنابی سەرۆکی هەرێم وازەحە لە قسەکانیش نەگەڕاوە حەقی خۆیتیان ئێران چونکە عێراق بوویتە گۆڕەپانێک بۆ ململانێ لە بینی تورکیا و سعودیا و قەتەر و دوو وەکوکاکی وا باسی کرد دوو بەرە دروست بووە لە 2023 ئەمە حەقی خۆیتیان لە بەرژەوەندی خۆیان ئەگەڕێن ئێرانیش بەس ئەوەی من بزانم ئێمە نابێ ئینتیزار بکەین ئێران دامی فلان دەکەیانە ئێمە دەبێت لە حەقی خۆ بگەڕین ئێمە دەبێت لە بەرژەوەندی خۆمان بگەڕین لەو سێراعە من ناڵێم ببینە بەشێک لە بەرەی تورکیا و سعودیا و قەتەر من ناڵێمیش ببینە بەشێک لە ئێران چونکە ئەمەش خەتەرە ئێرانیش حقەت هیچی بۆ کوردی نەکردووە مالکی هیچی بۆ کوردی نەکردووە ئێمە دەبی ئاگادار بین لەو مەوزوعە چونکە خەتەرە حقەت ئەوانەی تر کە مالکی بە قووەت ناتوانین من نەمگوتوە مالکی بە قووەت مالکیش ئەوەندە خەشیم نییە بە قووەت هتلەر بە گەورەترین انتخاباتی دیموکراسی لە ئەوروپا بوو بە مستەشاری ئەڵمانیا وەکو باس ئەکەن گەورەترین عورسی انتخابی بوو لە ساڵی 33 ئەگە بە بیرم بێتە بەس دووەوە بوو گەورەترین دیکتاتۆریش یعنی خۆی دیموکراسیەت بەس هەلبژاردن نییە مالکی ئێستا هەوڵ دەدات ئەم شێوازە بەکاربێنێ بڵ من زۆرینەی پەرلەمانم هەیە سەلاحیاتی دەستوریشم هەیە هەموو شتێک ئەەکەم وڵات وەکو من بێوێ بەڕێوە بم ئەمە خەتەر حقەت ئێمە دەبێ ئاگادار بین لەو شتێک ینی تەساور کە مەسەلەن لە مووسڵ ئەو ڕووبرادەرێک تەلەفۆنی کرد بەرپرسێکی پارتی گەورە لە مووسڵ دەیگو 3000 شورتا پۆلیس فەسڵ کراون لەم فترەی ڕابردوو دو ساڵە مالکی هەمووان ئەگەڕێنتەوە بۆ وەزایفەکە ئایا ینی ئەم سونانە ئەوەندە شێرین بووم بۆ مالکی لەو دوو ڕۆژە هەمویان بگەڕێنتەوە 3000 پۆلیس ینی 3000 عائلە 3000 عائلە ینی 10000 دەنگ ینی عەتفی عەرەبی سونە ینی مالکی ئەوەندە حەزی لە عومەر جبوریە پێی بڵێ کاکە وەرە با دەعمت بکەم دوێنێ استیقبالی کردووە ئەمە خەتەرە حقات ینی مالکی خۆی بە سەرکردەکانی کوردی ئەگەر مەسەلەکە سیاسی بێ کاک فەرهاد بۆچی لایەنی کوردی بچێت لەگەڵ عێراقیە کە عومەر جبوریشی تایە و
ئوسامە نوجەیفی و ئەتیل نجێفیشی تایە هاوپەیمانی بکە بۆچی بۆ شیعە ڕەوانە بێت کە ئەو هاوپەیمانی ئێوەتانێ بیکەن ئەوانیش بەڵێ من بڵێن بۆچی ڕەوایە بۆ کورد ڕەوایە چونکە ئێمە بە عێراقیە ئاڵێن ئێمە تەعامل لەگەڵتان ئەەکەین بە دەستور ئەم برادەرە ئەم بە ڕێزەوەکو کاگوسامە باسی کرد بڕوای بەو دەستورە نییە جار دەلێت دستور ئەلغامی تێدا جار دەلێت ئەم دستورە غەلەتە جار دەلێت ئەم دستورە بۆ پیاوی فاشل نووسیتیەوە پیاوی فاشل نووسیتوان متعمد ئەنووسی جار دەلێت ئەو کەسی هەرێم دروستکەتن من ناهێلم بە جێش و بەشتیوە ئەمە عێراقیە ئەم قسانە ناکەن عێراقیە دەڵێن دەستور کێشەیە بەس ئەمە دەستوری عێراقە ئێمە بڕوامان پێ و اعترافی پێکەن لەبەرەوە من ئەڵێم ئەم کابرای نیازی پاک نییە یعنی تو بڕۆی لە کەرکووکی سەدەعمی عمەر جبوری بکەی و بڵێ وڵا کەرکووک عێراقیە و مادەی 140 باس نەکەی و ئێستا مەجلس وزەرا کۆبوونەوەکەی بەم دوو ڕۆژە دەهێنتە تکریت باشی فترەیەکش ئەباتە دیالە باش ئەمە لە بەهرێمی کوردستان دێت لە مووسڵ و لە تکریت و لە کەرکووک و لە دیالە دەیەوێت ئێمە محاسەرە بکەتن لەم وەختە یعنی پارێزگاکانی جنوبی عێراق و باشوور وەزعیان خراپترە یان تکریت هەموو کەسێک ئەزانین تکریت باشترە بەس دەیەوێت مەسیجێکی سیاسی بنێری بۆ کورد کە من دەتوانم فشارتان لەسەر بکەم من ئەتوانم تەبەنی فکرەی وەحدەی عروبەت و قەومەچی عەرەبی بکەم ئەم کەسانە بۆ خۆ ئەکێشم زەختان لەسەر ئەەکەم ئێوە ئەبنە کەمینە من دەبمە زۆرینە تەمسیلی عەرەبی سونەش ئەەکەم و ئەتوانم حکومڕانی عێراق بکەم مە خەتەرە حقیقەت من لەبەرەوە ئاڵێم ئەمە بەسە ئەم هۆکارە بەسە بۆ ئەوەی کە دەبێ ئەم پیاوە بڕواتن تەواوە 6 ساڵ حکوم ئەکاتن ئەم کابرا دیارە نیازی ئەوە 20 ساڵ حکوم لەم وڵاتە بکەتن ئەمەش خەتەرە حق بەڵێ کاک وسامە هەموو لایەنەکان باس لەو قسانەکەن کە کاک فەرهاد باسی لێەوە کرد باس لە مەسلەی تاکڕەوی مالیکی یەکەم جار عێراقیە باسی کرد مالیکی خۆی دزیەوە لە پۆستەکەی ئايات عەلاوی مالیکی خۆی دزیەوە لە هەندێک ئیلتیزامات کە لە ناو ڕێکەوتنامەکەی هەولێرە هەبوو لەگەڵ ئەم هەموو کێشانی کە لەگەڵ مالیکی هەیە تۆ لەو قەنەعەتەیە کە مالیکی بڕوات یانی خۆت لایەنە عێراقیەکان بتوانن مالیکی لابەرن هەتا ئەگەر ئەو ئیمزایانەش کۆکرابێتەوە وڵا ئەگەر ئەو ئیمزانە هەمووی ڕاست بێ و ڕاستگۆبی لەگەڵ ئیمزاکانی ئەو کەسانە کە دگەیشتۆتە دەوری 170 کەس سەر و کۆمار نووسراو بنێنێ بۆ پەرلەمان زۆر بە شێوێکی ئاسایی دەتوانێت متمانی لێ بسەندرێتەوە سەر کۆمار ئەگەر سیقی بە یاخۆ متمانی بۆ ئیمزایانە هەبێ بۆچی ئێستا ئەو داوایە نانێرێ بۆ جاچێ دەڵێ نانێرێ لەوانێ سبەی دووز بێت کە دانیشتنی پەرلەمان دەست پێ بکاتەوە بینێرێ من ناتوانم بڵێم نانێرێت هێشتا کات ماوە بۆ دەستپێکردنەوەی دانیشتنی پەرلەمان ڕەنگە کە دانیشتن دەستی پێ کردوێ مەگەڕینەوە بەغدا ئەو کاتە نووسراوەکە بنێرێ و ئەیتر ئیمزا بۆیە کۆکراوەتەوە دیارەوەش وعدیدای بینێری ئەگەر بیوتا من دژی ئەوەم دژی ئەو کاتاویم هەموو ئیمزا کۆنە دەکرا و ئەو هەموو دانیشتە چڕ و پڕانش بەڕاستی نەدەکران لە مەوزوع بمینە کاکی وا تۆ پێت وایە سەر و کۆمەر لەم کاتەیە ئیمزا بنێریە خۆ گەر مەسەلە کۆبوونەوەی پەرلەمان بێ ئەتوانن لە جلسەیەکی ئیستیسنائیە ئەو کۆبوونەوەی سروەخان پرسیارە قورسەکەی بۆ من بەجێهێشت 50-50 بەڕاستی نازانم لەلایەکەوە طبعاً هەموو باس کەس خلافی نییە لەسەر تاکڕەوی مالیکی ترس هەیە لە داهاتوو ترس هەیە لە چێ بەدیلی مالیکی بێت ڕێیەکی تریش هەیە کە ئەڵێ هیچ هەر کەسێک بێ لە مالیکی باشترە بەڵام لەلایەکەی تریشەوە ئەوەیە کە ینی چەند فاکتەرێکە بەڕاستی دەورە بینێ یەک ڕێزی کورد لێرە تا چی لێ دێت وەزعی ئەو پۆستانی کە کورد ئەو پاکجەی کە لە اتفاقی هەولێر ئێمزا کرا ئایا وەکو خۆی ئەمێنێتەوە پاشەوە ئەمانە طبعاً بەڕاستی هەمووی پرسیارن و فاکتەرن دەوری وڵاتانی دەرودراوسێش تا ڕادەیەک فاکتەرێک ئەبێت لە بڕیاردان کە ئایا بەرە و جلسەی ئیستیماعی پەرلەمان بڕۆین و بە شێوەیەکی دەستوری بڕوا ئیشەکە بە بڵێن بەشی بە تراکیل و یاخود بە ئۆپشنی یەکەمیان ئەوەیە کە سەر و کۆمار داوای سەحبی سیقە بکە ئەم یەک دوو ڕۆژە ڕەنگە دەرکەوە ڕەنگە تا کاتی پەخشیان بەرنامەیە یەکلا کرابێتەوە کاک محەممەد ینی پێت وایە کە ئێران لەم مەرحەلەیە لەم قۆناغەدا واز لە عێراق بێنێ بۆ ئاسانیە و دەستبەرداری نووری مالیکی بێ کە لە کاتێکدا کێشە هەیە لە سووریا و کە ینی وەک ئەزانرێت کە مەسەلەکان تەوازونی قیوای هێزەکانە لە سووریا چ بۆ سعودیە و تورکیا و قەتەر و چ ئێران بێت ینی ئایا هەروە بە ئاسانی ئێران دەستەڵەگرێت لە مالیکی قەناعەتی من پێما بیمالیکی باشترین کاندیدێتی ئێران نییە لێرەیە بەڵام لە حالەتی ئێستاە
بۆ ئەو ئیسیقراری کە دروست بووە بۆ ئەو بەلانسەی کە دروست بووە بۆ ئەوەی کە دەوری لە سووریایە مەسەلەن بەحرێنە مەسەلە لە لوبنانە لەو هەموو جیانەیە کە ئەو پشێویانە دروست بە لە بینی شیع و سونەیە لە بینی دەسەڵاتە مانەوەی سووریا و ڕمانی نیزامی سووری مشکلەیەکی گەورە بۆ عێراق دروستەکە بە قەناعەتی من ئێران دەست بە ئاسانی دەست لە مالیکی بەرنادا لەبەر ئەوەی نازانێ ئەوەی دێت پاش مالیکی چەند بەهێزە بێ و چۆن ئەتوانێ ئەوە مناوەرە بکات لەو زروفەی ئێستاە بەڵام مالیکی سیاسەتێکی دروست کردووە بەو شێوەی کە ڕاستی حیساباتی بۆ داواکاریەکانی برین ئێرانیان تموحاتی ئێران کردووە بۆیە من بە قەناعەتی من ئێران هەتا پێی بکرێ نایە لێ مالیکی بڕوە دوو احتیمال هەیە یەکێکیانەوەی ئەگەر ئەو ئیمزانی کۆکراونەتەوە زۆرینەی حەقیقیان هێنا لە پەرلەمان ئەتوانن هەر ئەوانە ئەو احتیمالێکی هەر ئەمانە حکوومەتی داهاتوو تشکیل کرد کە عێراقیە دەورێکی گرنگیە بێتایە ئەمە طبعا ئێران زۆر لێ ئەترسێ و شیعاش بە شێوەیەکی گشتی لەم ئۆپشنە ئەترسن احتیمالە ئەترسن احتیمالەکەی تر ئەوەیە کە مالکی هەست بکات زەختێکی گەورەیە ماڵی شیعی خەریکەتێکە چێ لەسەر ئەو خۆی ئینسیحاب کات و یەکێکی تر لە ناو ئیتلافی شیعە تەرشیحکەن بۆ سەرۆکایەتی وەزارەتی عێراق هەر لەم دووە باوەڕ ناکەم زیاتر بەڵام من ینی ینی ئەو کۆبوونەوانەی کە کراون و لە هەولێر و لە نەزیفوانە ئەوانە پامێکیان ناردە بۆ پەیمانی نیشتیمانی و توانە یەکێشتر حازرکەن بەدیلی مالیکی واتە ئێمە کە ئەو کۆبوونەوانە دەکەن و مالیشیلانێ مەرزێ بۆ ئەومان بێ سەرۆک وەزیران لە ئێمە بێ ئێوە لە هاوپەیمانی نیشتیمانی یەکێشتر هەڵبژێرن دوو کاتی خۆی ئێران دەستبەرداری جەعفەری بوو هەموو عێراق داوای کرد وتی نابێت جەعفەری بێ بە سەرۆک وەزیران ئێران هاتە سەرخەت ڕەنگە بۆ ئەوەش کە بزانێ وەزعەکە وای لێهاتووی تر مالیکی کارتی مالیکی تەواو بۆ لاوە زۆر ناتوانێت زۆر ئاسایە دەستبەردار و یەکێشتر بێ بەلای ئێران ئەوەندە گرنگە عێراق کێشەی بۆ دروست نەکات دەسەڵاتیش بەدەست شیعەکانەوە بێ هەر سەیلانیش وتوانێ عێراقی و کورد بە تایبەتی پەیامیان ناردۆک و باسم کرد بۆ پەیمانی نیشتیمانی با کەسێشتر حازرکەن لە بەدیلی مالیکی پاشا ئەگەر شارستانی هات بۆ نمونە ئەو تەسەورەکەم کورد ڕازی نەبێ آخر ئەوە ڕەنگە ئەو شارستانیش بڕوان ناکەم مڕەشەحی هاوپەیمانی نیشتیمانی بێ باوەڕ ناکەم ئەوان شارستانی هەڵبژێن بۆ ئەوەی کە ناوی ئەو نییە مالیکی لا نەبن ڕەنگە مڕەشەحێکیان بیرتان لەوە نەکردوێتەوە کە کاندیدێکی واتان بۆ دانێن بۆ ئەوەی آخر خۆ لادانی مالیکییان لە نەدانی دەمێنێتەوە سەر پەرلەمان و دەنگدان مەرجنی هاوپەیمانی نیشتیمانی بڵێ نابێ لا بدرێ قسەی ئەوان دەرچێت کە نووسراوی سەر و کۆمار هات و وەتی سەحبی سیقە بکەن دەنگرە لا چوتر ناچارە لا بچێت کەک فەرهاد ینی ئێستا فشارێکی زۆر لەسەر موقتەدا سەدر هەیە فتوای حائریمان بینی کە ئەڵێ نابێت دەنگ بدرێ بە یەکێکی ئەلمانی کە باسکرا لە ترسی ئەوەی نەک عێراقیە بێت حکم بگرێتە دەست تا چەند موقتەدا سەدر ڕوبەڕووی ئەم فشارانە ئەبێتەوە وڵی خۆی دەبێت ڕوبەری ینی ئەم فشارە نەبێتن بە تەسەوری من مەجلیس عەلاش ینی هەمان مووقفی سەدر هەیە بەس دیارە فشاری ئێران ئەوەندە زۆرە لەسەر ئەم هێزە شیعانە ناتوانێت ڕابکەن من یەک هۆکار ئەڵێم بەها عەرەجی کە هات بۆ کوردستان من لەگەلی بووم گوتی کاکە ئێوە زۆر زەرەر لە مالکی نابێنن زۆر زەرەر لێ ناکەن چونکە کورسیەکانی هەرێمی کوردستان تهدید کراون هەر کورد ئەبێن پارتی نەبێ یەکێتی بێ یەکێتی نەبێ گۆڕان بێ گۆڕان نەبێ برا ئیسلامیەکان ئەبێ هەر کووردە بەس ئێمە وانە معادلەکە ئێمە کە مالکی گەورە بێ لە سەحسابی ئێمە گەورە بێت یعنی ئەمە دەبێ ئێمە لەو معادلەتی بگەین لەبەرەوە چۆن ئێمە سیناریۆ ئۆپشن دانین لە بوو فلانشت دەبی سیناریۆ ئۆپشنیش بۆ ئەوە دانین احتیمالی زۆر گەورە دەوڵەتی قانون انشقاقی تێدا دروست بێت فشارێکی زۆر گەورە لەسەر خەڵکێک هەیە لە ناو دەوڵەتی قانون دەڵێ ئێمە حاضر نین مەسیری ئەم حیزبە کە عمری 56 ساڵە ئەم خەباتە ئەم زەحمەتە هەمووی ڕابطیکەین بە کەسێک یعنی ئێستا فشاری زۆر لەسەر مالکی احتیمالە لا بدرێتن و احتیمالە انشقاق تێدا دروست بێت ئێمە پەیامێکی وازحمان نردووە حتا 10 کورسیش لە شیعە هەبێن دەبێ ئەم پۆستە بۆ شیعە بێتن چونکە ئەمە تەوافقە لە عێراق دروست بووە ئەم سێ پۆستە سیادیە دابەش دەکرێت بەم شێوە سەرۆک وەزیران بۆ شیعە سەرۆکی پەرلەمان بۆ سونە سەرۆک کومار بۆ کوردانە ئەمە دەبێ وازح بێت و کاک مەسعود و سەرکردەکانی تریش وازحن ئەوانەی تەبەنی ئەو ڕێیان کردووە من ڕێزم هەیە بۆ هەموو سەرکردەکان
لەبەرەوە ئێمەش دەبێ ئاگادار بین لەوە حق انشقاقات لەناو تحالفی وەتانی سێ لانی سەرەکی تێدا حزبی داوایە تیاری سەدریە مەجلیسە و ئەمانە ڕەسیدی تاریخیشیان هەیە لەبەرەوە لایەک لەگەل ئێمەیە تیاری سەدری لایەک دژە کە حزبی داوایە مەجلس من ئەتوانم بڵێن بینەبینەیە بەسەراحەت باخسە بکەم بە زۆر برادەران گوتووە و منیش برادری خۆم لێم بیستون بڵێ لە باشووری عێراق گوتیان کاکە بڕوونە ئەو قۆناغی دەنگدان وڵی ئێمە دەنگ ئەدەین لەگەل ئێوە چونکە ئەوانیش لە مالکی ئەترسم مالکی لەسەر حسابی ئەوان گەورە بووە سەیتەرەی کردووە لە سەجادەی شیعی بوان خراپە حزبەکانیان زعیفە بێتن لەبەرەوە من ئەڵێم ئێمە وەکو کورد حەقەت دەبێت تەماشای ینی سوورەتی گەورە بکەین وێنەی گەورە بکەین خلافاتمان هەیە ڕاستە لە بینی خۆمان احتیمالە داهاتوو مەجهول بێتن بەس بە تەسەوری من بەس نمونەیەک بینم برادێک وەکو سەرکردەیەکی لەشکێری باسی کرد ینی فەرق لە بینی جعفەری و مالکی جعفەری من ناڵێن باش بوو جعفەری بە هیچ شێوەیەک مایتێکردن لە سوپانە دەکرد حتى ئەو برادرە کە سەرکانتی لەشکێری عێراقەکە بابەکرد زێباری دەک وڵی دەچوومەکردنی سەرروک وەزیران ئەوها دەگو کاکە من تەدەخل لە هیچ شتێک ناکەم تو مەسئولی بەرامبەری من هەر غەلەتیەک بێت بڕۆیشی خودکە ئەم برادرە زابتێک ئەفسەرێکی بچووک نەقل بکرێت لە شوێنێک بۆ شوێنێک دەبی ئیمزای مالکی دەسەر یعنی ئەوە فەرقەکەی لەگە مالکی خەتەرەکەی لەوەدا کاتم هیچ نەما ئەگەر یەکی بە کورتی بەس گەشتبینی بەوەی کە مالیکی بڕات و پرۆسی سیاسی لە عێراقات تێک نەچێت خۆی برین ماڵی شیعە ئایا ئەتوە ئێران لێ ئەگەر ڕێماری شیعە تێک بچێت ئەگەر تێک بچێت احتیمالێک هەیە کە وڵای ئمە دەماوە دەگەر ئەمریکیەکان بڕۆن عێراق تێک دەچی کە چ ڕۆیشتن و تێک نەچوو لەبەر ئەوە ئەمریکا بۆ قووەتە ڕۆی تێک نەچوو بە کەسی چووک و مالی شێگەر بڕات تێک ناچێرە کاکیوە ئەوەی کە لەسەر شەقام ئەبینرێت ینی ئەو پڕچەکردنی خەڵک پارەدان بە مەجالیسی ئیسناد و بە عەشائیرە عەرەبەکان پێ دوایە کە تێک نەچێ عێراق تقریبا ئمڕۆ 6 مانگە ئەمریکا ڕۆشتووە بە تەواوی لە یەکەم ڕۆژی پاش ئەمریکا دەرچوونی ئەمریکا ئێمە لە قەیران تا ئێمڕۆ بدایەت بینی مالکی و هاشمی بوو کە مالکی دەستی پێکرد وردە گەیشتوینێتە ئێمڕۆ تا ئێستا و ئەگەر حل نەبێ دیارە لە هەموو کێشەکانیش مالکی تەرەفێکە ئەگەر طبعا مالکی بۆتە موشکیلە بەڕاستی بەڵام ئەساس ئەوەیە بێبزانین پاش مالکی چی هەیە گرنگە بەڕاستی زۆر بە کورتی پاش مالکیتان لێک داوەتەوە چی لێ دێ والله من ئەڵێم باشتر ئەبێت و بەسەراحەتیش قسەکەم مالکی نەڕواتن تاسیر و کاریگەری لەسەر ماڵی کوردیش دەبێتە من ینی من نامەوێ ڕەشبین بم بەس حقت ئەمە بەسەراحەت وەکو هاوڵاتیەکی کورد قسەکەم نەچوونی مالکی نەڕۆیشتنی مالکی تاسیر لەسەر ماڵی کوردیش دە هیوادارم غەڵەتیش بن بەسەوەت بۆ چوونی منە زۆر سوپاسانەکەم سوپاس بۆ ئامادەبوونتان ئازیزان تا بەرنامەیەکی تر هەر شاد بن